بەڵێستانە ئێمە بەردەوامە بین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمی میوانەکەمان بە سوپاسەوە لە ڕۆژئاوایە لە شاری قامیشلۆی ئەزیز بە دیاریکراویستانە. سەرباری شەڕ و ئاڵۆزیەکانی ماوەی ڕابردوو یاخود بڵێن سەرباری هەڕەشەکانی پاشماوەکانی تیرۆسانی داعش لێرە و لەوێ لە چەند ناوچێک لە ڕۆژئاوا بێ یاخود لە ناوچەکانی تری سووریا بێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژئاوای کوردستان بەردەوام گرنگی بە کللتور و هونەرداوە بە شێوەیەکی گشتی. ئێمە ڕۆژانە لە ڕێی پرۆگرامە جیاوازەکانمانەوە ڕووماڵی چالاکیە ئەدەبی و هونەری و سەرجەم بابەتە کولتوریەکانەکەین لە ڕۆژاوا بە تایبەت لە شاری قامیشلۆ کە ڕۆژانە چەندین چالاکی هونەری کولتوری ئەدەبی بەڕێوەچێک ئەمە دەرخەری ئەوەیە کە سەرباری هەموو نەهامەتیەکانی ژیان بەڵام هونەر لەوێ دانەبراوە بۆتە ئەوەی کە تۆ بەهۆی ئەمەوە لە ژیان بەردەوام بیت. بەڵێ خۆی لە خۆیدا هونەر هۆکارێکە یاخود دەتوانی لە ڕێگەیەوە ئەوەی کە هەیە لە وەتانەکە تا یاخود میلەتەکەت ئەو خەم و ئازار و ناخۆشیانی کە بینیویانە و شەڕ و شۆڕێکێ بتوانانی لە ڕێگەی هونەر و سینەماوە بیگەێنیت. بەدڵنیای جا باسی سینەمات کردسانە لە ئێستادا پێنجەمین خوڵی فیلم لە ڕۆژئاوا پێنجەمین خولە فستیڤاڵی فیلمە لە ڕۆژئاوا بەردەوامە لە شاری قامیشلۆ کە تیایدا چەندین بەرهەمی فیلم سازان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بەشداری ئەم فێستیڤاڵاکەن. جا ئێمە بە سوپاسەوە لەوەک ئاماژەم پێ لە شاری قامیشلۆ بەڕێز نادیە دەروێشم لەگەڵایە کە هەم دەرهێنەرە و هەم بەشداربووی فێستیڤاڵیشە. خات و نادیە بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم فێستیڤاڵەکە لە چەند ڕۆژی ڕابردوو دەستی پێکردو و تاکەی بەردەوامە بێ ئەگەر بۆمان باس بکەیت. ئەو فیلمانەش ڕۆژانە بەسەر چەند کاتە دابەش کراون بۆ نمایشکردنیان. ڕۆژ باش دەست پێکەیت بۆ هەمیان باز دەکەم. بەێ مهێجانە me di sêzdê meha mijdarê de me dest pê kir ji xwe îro roja dawî ye heft roj berdewam e rojane film kurtefilm û belgefilm hatin nîşandan yanî nêzî heştê yek filmî ji hemû welatan ji hem ji aliyê em bêjin welatên derve Ewropa û Amerîka hatine heman demê de ji Kurdistanê her çar parçeyê Kurdistanê hatine heman demê de jî me beşekî taybet ji bo sînema Sûrî me diyar kiribû ji hundirê wê tê sînema Sûrî filmên Kulsûrî hatine çêkirin beşdar bû. باشە خات و نادیا بۆ ئەم فستیڤاڵە چەند فیلم وەرگیرا و مەرج چی بوو بۆ ئەو فیلمانی کە وەرەگیرن و لەم فستیڤاڵەدا بەشداریان پێکرێ هیچ مەرجێکدانرا بوو بۆ ئەو فیلمانە؟ بەێ یعنی نها me got nêzî heştê û yek filmî ji hemû welatan jî hatibûn zêdetirî di sed filmî me re hatin lê helbetê li gorî şert û mercên festîvalê em neçar dibînin ku hemû filman jî nikarin helbijêrin hinek ji wan jî şert û mercên festîvalê ji xwe li ser malpera me ya fermê di film prîwê de jî xuyabû yek jî wekî slogana îsal çîrokên hevpar sînemaya azad ku behsa têkoş yani yek ji wan behsa berxwedanê dike berxwedana çandî nasnameya jinan girêdayî wê kesên ku em bêjin aliyê ekolojî be girêdayî wê heman demê de yani mesela ji bo kurtefilm ku zêdetirî 45 deqe nebe heman demê ji bo filmên metraj dirêj herî zêde heta saet yani sed û 20 deqe hundirê wê de jî me got yani ev gorî şert û mercên heyî filmên ku hatin hilbijartin ji aliyê jûriyê Hêrîcanê de. باشە نادیە خان ئێمە زانیومانە کە وڵاتانی تری ئەوروپاش بۆ نمونە ئیسپانیا یاخود هندستان یاخود ئێران یان چەند وڵاتێکی تریش کە بەشداریان لە فێستیڤاڵەکەیا کردووە. پرسیارەکەم ئەوەیە ئەو فیلم سازانی کە لە وڵاتانەوە هاتوون بەشداریان لە فێستیڤاڵەکە کردووە تەنها وەکو میوان بانکێشکراون یاخود ئانیش بەرهەمیان هەیە فیلم بێ کورتەفیلم بێ یاخود دۆکۆمنتاری بێ لە فێستیڤاڵەکەیا بەشداری بکەن؟ هم پرسام nekir نادیە خان بەێ yani jinav belê min fam kir jinav filmên ku hatine yani me wek piranî kesên ku filmê wan li vê derê hatin nîşandan
میوانی مجی هاتن جی کردستانی جی میوانی ما هاتن همان دمیده جی شام هاتن جی لبنان هاتن جی امریکا هاتن جی اوروپا هاتن جی اوروپاش گلک ولاتن اوروپاشی بجدار بون یک هاتن کو د فیلم خود حاضر بون بوزن نشاندان فیلم وانجی و هم جی وکی بجدار وان بوک وکی چالاکی کی مهرجانه ببینید دبوی سیلیا دانو استندنه ناسکرنه وکو ام دبیشن یا چیروکین هفار ام لوی درجه چیروک یخوا لقاده که آزاتم کاربن بەڵێ به هفر پار و بکر میوانی مزی حاضر بود باشە خاتو نادیا چیرۆکی فیلمەکان بەگشتی خۆی لە چیا دەبینێتەوە باس لەوە کرد کە دێ کۆمنتاری تێدایە کورتە فیلمی تێدایە بەڵام بەگشتی ئەو چیرۆکانەی کە پێشکەش کراون بۆم فیستیڤالەوەکو فیلم بەشداریان پێ بکرێت زیاتر چیرۆکەکان ناوەڕۆکەکانیان چین. انها من بحث كرش من قلت يعني يك نابروك هاي ما قبر خدانا تشاندي تيروكين جيلان تيروكين جريداي ناسنامة ياشين جريداي ايكولوجي يعني فراني تيروكين جريداي بيبود يجخوا پر كسن كو ميوان كوش در وهاتبون حتى يكو جوالاتين در وهاتبونجي مثلا هنا كجوانا فيلمين كل ويدر روجا آوازی چه کربون هنجی یک کل ویدری مجاری وان گریدایی به هبون مثلا پر دوکومنتری کو للروجا آوا بحثا برخدانیا کل ویدری یا گلتی مشاندن بحثا آلیه وکی جن بتایبت بحثا ناسنما جن بحثا يروكن جنان كل بدري بوين جنان كل بدري قومي بون وبحثا مثلا مالبات بحثا كوشبري بحثا برخداني كوفان مجارات دقردست اف دفن دندري فيلم واجد خد حوان همان نميدا لبدري خاطر نشاندان فر فيلم كو جاره كي نشاندان واجد دمهرجان مدى بەڵێ باشە نادیە خان ئاشکرا لە فێستیڤال بەشی نمایش هەیە و بەشی پێشبڕچی هەیە با من زیاتر لەسەر بەشی پێشبڕچی قسە بکەم بۆ نمونە لە فێستیڤال فیلمی دۆکۆمنتاری تایە کورتە فیلمی تایە فیلمی درێژی تایە ئەم بەشانە هەمووی جیاکراوەتەوە بۆ پێشبڕچە بۆ نمونە دۆکۆمنتاری بەجیا خەڵاتی خۆی وەرەگرێت کورتە فیلم بەجیاوەری ئەگرێت لیژنەکان چێن کە بۆ ئەو بەشی پێشبڕچیە دەستنیشان کراون ئەگەر بۆمان باس بکەیت. بله يعني جبو بينج بشا مع وكي خلات ديار كربو يك جي بشا كرتا فيلم بشا فيلمين كردي فيلمين بشا فيلمين نافنتوي بشا بلغي فيلم ويك جي ماليزيا تكربو بشا سيناريو يعني ناف ده سيناريو جي هاتن جبو حر بشا كيجي دو خلاتي ما هيش خيرو مديار بكن حر فيلم حر بشا كيجي دو خلات دقرن يعني دو فيلم دكار خلات دقرن جبو حر بشكي جي تايبت سي جورية ما هبون جورية ماجي هم جي كردستاني هم جي روجابا وهم جي جوالاتين دربة وكي جوري كسر عم بجن سينماغر كسر بروفيسور كسر درهنر و يركو جهنر بنوري بمشغولن او وكي لجنة جوري هاتن ديار كرن شخما اوجي باربا كربو لگوری شرط و مرجن آلیه هنری آلیه تکنیکی آلیه چیروک آلیه سفوریا و او خلات ورن بلافتر سروا باشە خاتو نادیا بەڕێستان خۆتان خانبن و لە کاری سینەمادا کار دەکەن ڕەنگە و بابەتە زیاتر شارەزابن کە چەندە خانمان ڕوبڕووی زەحمەتی و سەختی دەبنەوە لە کاری سینەمادا هەرێکێک لێمە ڕەنگە کاتێک بە سەیرێکی سینەمایە خۆ فیلمێک دەکات نەزانێ لە پشتێ و چەندە زەحمەتی هەیە بە تایبەتی بۆ خانمان ڕەنگەمە بەکارێکی ئاسان سەیری بکەین ئێوە لە ساڵەکانی ڕابردووتە زۆر جار باستان لەوە کردووە کە چەندە زەحمەتی هەیە لە کاری سینەمادا بۆ ئەم ساڵ باستان لەو کێشە و زەحمەتی و سەختیانە کردووە بە تایبەتی بۆ ژنان کە لە سینەمادا ڕوبەڕووی دەبنەوە بله زحمتي جنان دكتور السينما ده يعني وكي جناكي از بيجم من يعني صالة ده حزار وفازت مثلا وكيل الرجابة بالتايبات كومينا فيلم رجابة كوهاتي آباكرن نهاش بو تسبيكي بالتايبات جبو جنان هريزة ده زحمتي هابون يعني جبو قشتيش جبركو سينما الفيدري اللي والله ما تنا بو نما بو تايبات او قاصالن كودر واسويل غوري الرجيمة هيا كالفيدري من كاريبو انها لقادك آزاد نوا شورش هدد نوا كو إيريس حتى نها بردوام لكن يك او زحمتي ما يكو درد كمن
یاد داش برکو نبونا سینما و بتایبەت وەکی ژن چاوا دکاره هێزا خوا ji hunerê jî bigire dikare xwe bihêz bike ji ber wê jî me zehmetî gelekî kişand rastî lê niha hatî derbaskirin em dikarbêjin heta astekê derbas bûye ji ber ku jin îro mesela hemû qadan de ciyê xwe digirin ji hemû qadan de jî xwe ispat dikirin nihayet qadê herî giring jî karê xebatê hunerê taybet sînemaye zehmetê ku derketin aliyê wekî ku çawa dikarin pêşberî kamera bilîzên lîstikvanî bikin heman demê de derdor çawa dikaribin baweriya xwe bi jinekê bîn ku jinek dikare hem bibe senarîst dikare bibe derhîner dikare bibe kameravan dikare bibe berpirsyara deng û ronahî û hemû qadên dîtir ew pir zehmet bûn lê wekî jin xwe dan isbatkirin wekî ku her qadê de çawa xwe didin isbatkirin divî karî jî de xwe dan isbatkirin berhemên ku jin bi tena serê xwe çêkirin jî hene û di hindirê festîvala me de jî berhemên ku jin bi taybet çêkirin û mijarê wan jin bûn heman demê de ku wekî mêvan jî hatin jin jî ciyê xwe têde girtin û wekî jûriyên van filman ku hilbijêrin jî di nav de jin ciyê xwe girtin yanî em li vê derê fehm dikin ku ew zehmetiyên heyî em dikarin bi îradeya xwe bi xwesteka xwe bi hêza hindurîn ya cewherî ya xwe wekî jin destek bidin hevdû em dikarin derxînin me vê hanê jî da isbatkirin lê em dizanin ku ev ne têrkere ev hîn jî ji bo wê gelek xebat lazim e gelek kar lazim e gelek berxwedanî lazim e gelek destekdayîn lazim e wekî jin jî çawa hevdû bigirin destek bidin hevdû heman demê de yek hêleka me jî çawa dikaribin bigirin mesela ez mînakekî ji dixwazim bêjim yani berî du meha berî demeke Kurd me filmekî metraj dirêj çêkir derhêneriya wê jinek yani dîsa ez bûm min jin wekî jinekê min derhêneriya wê dikir bi komîna filma Roja Avare zehmetiyê jin rastî jî heta niha jî me dît yani çi qasî derdikevin pêş lê me ew jî me çawa yani wek şexs min çawa dî dema tu xwedî îrade bê tu çawa dikarî bi hêza xwe bi baweriya ku tu dikarî çawa derxî yani me ev baş بەڵێ نادیەخان ئێمە ئاشنای بەشێکی زۆری چالاکیەکانی ڕۆژانی فێستیڤال بووین بە تایبەت نیشاندانی فیلمەکان لە ڕۆژانی فێستیڤالدا ئەی لە پەراوێزی فێستیڤال هیچ پانێڵێکەیە یاخود هیچ وەرکشۆپێکەیە چێن ئەوانی ئەو پانێڵ و وەرکشۆپانە پێشکەشەکەن جگە لە نیشاندانی فیلم چالاکی هونەری و کللتوری کە بەڕێوە ئەچێت لە پەراوێزی فێستیڤال مەبەستم بەڵێ راسته yani de festivalê de niha ez jinekî behsa aliyê dîtir bikim yek ji me nîşandana filman bû li di navenda bû yek jê navenda Mihemed Şêx û yek jî navenda Çand û Hunera Mezopotamya bû heman demê de ev çalakiyê me saet dehê sibê de dest pê dikir heta dehê êvayê heman di heman saetê de di heman demê de li aliyekî workshopê me hebû li navenda sînê jin bû ew jî yek jê girêdayî workshopa kamera bû derhênera dîmenê derhêneriya dîmenê bû yek jî ya derhênerî workshop me çêkir yek jî ya montaj bû yani li sê xalên girîng ku rojane me workshopên ev çê dikirin aliyekî dîtir semîner û panelên girêdayî sînema mijarên wê pirsgirêkên sînema yani sînema Rojhilata Navîn sînema Kurdistanê sînema Kurdan ciyê ku em dikarin çawa ji bo sînema pêş bixînin sînema ji bo jin çawa ye jin di nava sînema de çawa dikarê xwe bicî bike yani panelên girêdayî wê jî hatin lidarxistin yani ez dikarim bêjim li sê navenda çalakiyê me hem nîşandanên filma hem panel û semîner û hem باشە خاتون نادیە çêkirin di ser هەر لەسەر بابەتی ژنان îrojî بەڵێ خاتون نادیە لەسەر بابەتی ژنان و باست لە ژنان کرد چەند ژن بەشداری کردووە چۆکو بەشدار بوو لە فیلمەکاندا بێت چۆکو میوان بێت چی لە وڵاتانی ترۆ بێت چ لە ناوخۆی ڕۆژئاوا خۆی و لە قامیشلەوە بێت باسێک مالەمە بکە بزانین یاخود وەکو دەرهێنەر هیچ خانمێک بەشداری کردووە erê helbetî çawa hejmarekî pir baş jî yani hem me got mêvanên me ku ji derve hatin û ê ku ji hundirê Kurdistanê hatin ê ku Şamê hatin bi xwe jî di nav de jin hebû hejmarekî baş hebû yani nêzî deh pêtir jin yê ku mêvan hatin li vê derê jî yê li Rojava hemû jinên ku bi hunerê ve bi taybet yê ku bi sînema ve mijûlên yê ku heskiriyê vî kebatîne hemû jî rojane beşdarî çalakiyê me bûn û xwestin hem
کەسێن کو بخۆشی هەندێ فیلمان دەمەسە لیستبوون لیستگوانی کردبوون یەک و بخۆ فیلم چێ کردبوون جی تێدا حاضر بوون لەوێ دەری لە ڕۆژاوا هەمژێ یەک و تێدا لیستگوانی کردن کو فیلمی خۆشی تەماشا بکەن هەمژێ یەک و دخوازن ببینن وەکی بچاوێکی هونەری مرۆڤ دکارێت چاوە پێتر سینەما بپێش بخینە ئەو هەندێ وێ دەجیە خۆگر. بەڵێ باشە نادیە خان با بێنە سەر لایانی تەکنیکی بە شێوەیەکی گشتی کوالێتی فیلمەکان چۆنە و چەند ڕۆژی کە فێستیڤاڵیش بەردەوامە بێ لە شاری قامیشلۆ. یعنی وەکما گوت فیلمێن پر مژاری وا گرینگ هاتن فیلمێن کو پر وەکی ئالیە واتەژی کوی بوو هم ئالیە وەکی تەکنیکی هونەری کو کوالیتیەکی پر ببلند مەرە هاتن سەر یعنی ڕۆژا یەکەمین وەکی بەکردنا فێستیڤال دە سێزدە مژدارێدا بەکردنا فیلمێکیش بەرهەمێن کۆمینا فیلما ڕۆژاوا و جارە یەکەمین تێنیشاندان نۆ قەدیایە بۆیە مە دەست پێ کرد و 5 ڕۆژی سەر هەفتوو 6 ڕۆژ حتا ئەم دکارن بێژن لەسەر هەفتوو فیلم هاتن نیشاندان جی ساعت دهێ سبەها دە فیلم هاتن نیشاندان لە دو ناوەندا حتا ساعت دهێ ئێواری تەنێ مەناڤەر 2 ساعت ددا یعنی ناوبەرانی ڕۆژێشون دەچێ یعنی ڕۆژانە لە دو ناوەندا هەر ناوەندێکی کێمانی 7 فیلم کورتە فیلم د ناودا هاتن نیشاندان ji bo roja dawî jî roja yanî xelat girtinê ye wekî film nîşandan tuneyê me do nîşandana filma xedan îro jî em ê him Nadiya Xan بەڵێ hem jî باش نادیە خان ببەخشە من دوا پرسیارت لێ یەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە لەبەر ئەوەی کاتمان نەماوە ڕەوشی دروستکردنی فیلم یاخود بەرهەمهێنانی فیلم لە ڕۆژئاوای کوردستان چۆنە وەروها ڕۆژانی فێستیڤاڵ ئاستی بەشداریکردنی بینەر چۆن بوو لە سێکردنی فیلمەکانە ئەگە بە کورتی پێم بڵێیت. بله یعنی روشا سینما للروجاوا وقت ما قلت انها بصالايا كو سينما تنبو حتى انها صالون سينما كو تنانه لي عم دكارن بيجن انها هناكي اصلي مدار باسكر مثلا فيدري للروجاوا ايرو مدرجان لديت كو فر جوان كو سربخوا ب هذا قيا بخوا مثلا هناك فيلم تشيكربون مثلا نيزي حيش فيلما كو روجاوا هتكون تشيكرن كسن سر بخوا جوانن كو فيلم تشيكرن وشادن جمره او جتي واتاكو كسن كو حسكرين سينما دكارن بهذا قا دروي كو دندري سازياده جي خبات بكن دكارن فيلمان تشي بكن جو انجي ام دكارن دستك بدنوان ام دكارن وكي فيشگيري جبو وان جوانن كو دكارن سينما بكن لي ام دكارن بين اطفالها گشتي استك باش لي هيجي پر لوازه جرو كي مكلكن گرك ام هيجي باشا خبات بكن يعني بله خاتون نادیە دەروێش بله خاتون نادیە دەروێش دەرێنەر و بەشداری پێنجەمین فێستیڤاڵی فیلم لە ڕۆژئاوای کوردستان سپاس ڕاستەخۆ لە شاری قامیشلۆی ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بنوە کەمیشە.